نائەخلاقی نالۆژیکیە. یعنی ئاکەپە پێشتر ئەم ڕێکارانەی تاقی کردوێت و هیچ ئەنجامێکی نەبوو، قەیومەکانیان ناردەوە بۆ ماڵەوانە لە هەڵبژاردننی ئەم دواییە. ئەمە لە سیستمێکی دیموکراتی هەڵبژێردراون ئەم سەرۆک شارەوانیانە. ئێستا بەداخەوە ئەردۆگان بە بڕیارێکی تاگڕەوانە، بە بڕیارێکی دیکتاتۆریانە ئەوێ خۆی بسەبێنێ بەسەر هەموو کۆمەلگای تورکیا. یعنی ئەم بڕیارە تەنیا زیانی بۆ هادەپە نیە، باوکو زیانی بۆ جەهاپۆ بۆ هەموو حیزبانێک تریشەیە. بۆیە گەلی کورد دوو ڕێگای لەبەردەمە، یان ڕەتکردنەوەی ئەم سیاسەتیان نکۆڵیکردنە، ئەم سیاسەتی خۆسەپاندنە، ئەم سیاسەتی دەسەڵات خوازیە و خاوەن دەرکەوتن لە شارەوانەکانی خۆیان کە بە دەنگی خۆیان هاتووە، یاخود ژیانێکی ژێردەستەوی و کۆیلەی. جەهاپەش ئەبێ بزانێت لاوەزبوونی هادەپە، لاوەزبوونی خۆیەتی، لاوەزبوونی سیستمی دیموکراتیە. ئەگەر ئەمڕۆ پەلاماری هادەپە بن و قەیوم لە جێگەیان دابنێن لە جێگەی سەرۆک شارەوانی هەڵبژێردراوەکان، سبەینە پەلاماری ئەستەمبۆڵیش ئێن، ئەنقەرەش ئێن، ئەزمیریش ئێن، هەموو ئەو شوێنان. چونکە ئەردۆگان کەسێکە بیر لە سیستمێکی دیکتاتۆری سوڵتانیزم ئەکاتەوانێ. ئەجینە ئەمە دوورە لە هەموو بەهایەکی قانونی، دیموکراتی، ئەخلاقی، هیچ ڕێکارێکی قانونی ئەمە قبول ناکە. بۆیە جاپەش ئەبێت خاوەن هەڵوێز بێت لە گەلی تورکیا بەگشتی ئازادی خوازان، دیموکراتی خوازانی تورکیا، بۆ ئەوەی تورکیا ئەوەی تر لە پەلوپۆ نەکەوێت، بۆی تورکیا ئەوەی تر لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە دانەهێزرێ، ئەبێ ڕوبەڕووی ئەم تاگڕەوێتی ئەردۆگانەوە. ئەردۆگان کەڵکەلەی سیستمێکی دیکتاتۆری خوێن ڕێژ لە مێشکیاتی، ئەبێ ئەو کەڵکەڵیە لە مێشکی دەربێنێت، چونکە بۆ هەموو گەلانی تورکیا زیانی هەیە. تۆ ئەگەر سێری ئێستا سێری ئابووری تورکیا بکەی لەو پەڕی خراپیە، لە ڕووی کۆمەڵاتیەوە لەو پەڕی خراپیە، هەمووشی بۆم سیاسەتە چەوتانەی ئەردۆگان ئەگەڕێتەوانێ. بۆیە گەلانی تورکیا ڕێگایەکیان لەبەردەما پێی ئەڵێن ڕێگای دیموکراتی و ئازادی و ئاشتی. ئەم ڕێگایە تەنیا گەلانی تورکیا ڕزگاری ئەکا. ئەردۆگانیش ئەبێ بزانێت، یعنی لە ڕابردووە عوسمانیەکان بە درێژای 500 ساڵ چونکە ڕیفۆرمیان نەکرد، چونکە چەمکی دیموکراتیان پێش نەخست، لە دوجارە خۆیان ڕووخان. ئەتاتورک هات لەسەر شانی گەلی کورد، خێڵە کوردەکان کۆماری چێکرد، کۆماری دروست کرد، بەڵێنی خۆبەڕێوەبەری بە کوردانە. دوای ئەوە هاتە سەر حکوم لە بەڵێنەکانی پاشگەز بوانێ و تورکیای هەتا ئەم ڕۆژگاری ئەمڕۆ تووشی کێشە و گرفت کرد. دوایش پاشتریش بڵند ئەجەوید و سلێمان دیمەرل و مەسعود یەڵماز و تانسۆچی لە نازە هەموو ئەمانە ئەو ڕێکارەی تەموتیژیایی تاقی کردوانی و ئامانجی نەپێکە. 50-60 هزار کەس لە گەلانی کورد و تورک و لاز و چەرکەس و ئەوانە کوژراوە، بەدەیان هزار کەسیان زیندان کردووە. ڕێگای تۆمۆتیژی ڕێگە چارە نییە، ڕێگای ئاشتی ڕێگە چارەیە، ڕێگای دیکتاتۆریە ڕێگە چارە نییە، ڕێگای سوڵتانیزم و ئاواکردنی عوسمانی نوێ ڕێگە چارە نییە بۆ گەلانی تورکیا. ڕێگای ئاشتی، ڕێگای دیموکراتی ئەبێ گەلانی تورکیا ئەو ڕێگایە بگرنە بەر. بەڵکو گەلی کورد بەگشتی حیزبە سیاسیەکانی کوردستان بەگشتی ئەبێ لە بەرامبەر ئەم دیکتاتۆریەتەی، ئەم بڕیارە ناقانونی و نادیموکراتی ئەردۆگان خاوەن هەڵوێز بن. چونکە دەرکەوتوو ئەردۆگان تەنیا دژی کوردانی باکوور نییە، ئەوە تا لە ڕۆژ ئاوای کوردستان و لە باکووری سووریا ڕێگریەکە، ئەوە تا لە باشووری کوردستانە لە کاتی ڕیفراندۆما بینیمان چۆن دژایەتی کرد، لە کاتی هاتنی داعشە بینیمان چۆن هاوکاری داعشیە کرد و هانی ئەیان بۆی باشووری کوردستان داگیرکە. گەلی کورد بەگشتی نابێ ئەمانەی بیر بچێتەوانێ. ئەم مرۆڤێکە خۆی سەپێنە بەسەر هەموو گەلانی ناوچەکەیان نەکرد گەلی کورد. بۆیە گەلی کورد بە تایبەتی لە باکوور ئەبێ لە باکوور لە مەترۆپۆڵەکان ئەبێ ئەم سیاسەتە چەوتەی ئەردۆگان نهێڵن ئەم جارە بە هیچ شێوەیەک تێپەڕێت، بەڵکو ئەبێت ئەم سیاسەتە شکست پێ بێنرێ،
گەل ئەبێ پشتیوانی ئەو پەیامەی ڕێبەر ئۆجالان بکە کە ئەڵێ لە ماوەی هەفتەیەکە ئێمە توانین شەڕ ڕابگرین ئەبێ گەل هەنگاوەکانی بەرەو دیموکراسی و بەرەو ئاشتی چڕ بکاتەوە پشتیوانی لە هادە بکە. بێگومان ئەمە لادانە لەو پەیامە مرۆڤ دۆستانەیەی ڕێبەر ئۆجالان کە ئەوێ خوێنی گەلی کورد و گەلی تورک و لاز و چەرکەس و هەموو گەلانی تورکیا نەڕژێت، بەڵام ئەوەی کە داکۆکی لەسەر خوێن ڕشتنەکە، ئەوەی کە مانەوەی خۆی لە خوێن ڕشتنە ئەبینێتەوە ئەردۆگانە لە بری ئەوەی بێت یەکێ یعنی کارێکی وا بکات کە هەموو چین و توێژەکان بەشدار بێت لە ئاشتیە بە پیر ئەو پەیامەوە بچێت بە عەکسەوانێ بەم ڕەفتارە نادیموکراتیە بەم ڕەفتارە ناقانونیە وەڵام ئەیاتەوانێ. بەڵام دیارە هەموو دیکتاتۆرەکان لە مێژووە سەریان لێشێوێ، مێشکیان بەکارنایەنن، عەقڵیان بەکارنایەنن، بیرکردنەوەیکی قۆڵیان نییە، بۆی ئەکەونە ناو ئەم ڕێکارە هەڵانە. ئەم ڕێکارە ڕێکارێک نییە بۆ خزمەتکردنی گەلانی تورکیا بەگشتی، بۆ خزمەت بە گەلی تورکیش ناکە. ئەو پێی وایە بەم ڕێکارە ئەتوانێ ڕێگری لە گەیشتنی کورد بکا بە مافەکانی نەخێر. ئەم ناتوانێت بەو ڕێکارە، بەڵکو جوگرافیای تورکیا جوگرافیایەکی بەرفراوانە، ئابوووریەکی ئەتوانی ئابوووریەکی باشی هەبێ، ئاوی هەیە، هەوای ژنگەیەکی باشی هەیە، یعنی ئەکرێ هەموو گەلانی تورکیا تایە بە ئاشتی و ئارامی و بە دیموکراتی لەو جوگرافیایە بژین. یعنی ئەو هەموو شەڕ و ماڵکاولیە، ئەو هەموو دەربەدەرکردن و یعنی لە ڕابردووە تۆمۆتیژی نەیتوانیوە کێشەی کورد دامرکێنێتەوانێ. کێشەی کورد بە تۆمۆتیژی مێژوو سەلماندوێتی دانامرکێتەوانێ، بەڵکو ئەم کێشەی هەر ئەمێنێتەوە. تەنیا ڕێگە چارە وەکو ڕێبەر ئۆجالانیش لە پەیامەکە ئاماژەی پیاوە ئیشارەت پیاوە ئاشتیە دیموکرات، چەمکی دیموکراتی، پێشخستنی چەمکی دیموکراتیە.